لێرە ئەمانوێ بڵین بەیاننامەیەکمان دەرکردووە وەکو هەڵوێستێک بۆ ئەو کارە نامرۆڤانەی کە کۆماری تورکیا جارێکی تر دەستی پێکردوتەوە و پێشێلکاریەکی تری کردووە بەرامبەر بە هەرێمی کوردستان کە بە تانک و تۆپ و تیارە کەوتۆتە گیانی هاوڵاتیانی سیڤیل و مەدەنی و لەسەر باخ و ئاو و زەراعەت و کشت و کاڵی خۆیان کە بەری ڕەنجی ساڵێکیان ئێستا هەروە بە ئاسانی ئێسووتێنێت و بەناو کەوتووە بەپێی هەموو یاساکانی مرۆڤایەتی بەپێی هەموو بۆچوونە ئاینیەکان بەپێی ئەو یاسانی کە لەناو کۆمەلگای مەدەنیاوە لە وڵاتانە کاری پێکرێ یاسایەکی قەدەغەیە کاتێکە وڵاتێک پێشێلکاری ئەکا و سنووری وڵاتێکی تر ئەبەزێنێ وێ ئێمە لێرە هەم گرتبوونەوەمان کردووەم داوای ئەوە ئەکەین وەکو بەیاننامەیەک داوای ئەوەمان کردووە لە سەرەتا لە حکوومەتی عراقی و لە پەرلەمانی عراقی و لە پەرلەمانی کوردستان و حکوومەتی کوردستان و داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەکەین و ڕێکخراوەکانی خۆمان و هەتا لایەنەکانیش حیزب و لایەنەکانیش کە هەمویان هەڵوێستیان هەبێت لەسەر ئەو پێشێلکاریە چونکە ئەوەی کە ئێمە ئەیبینین بەڕاستی وڵاتی ئێمە کوردستان هیچ پارێزراو نییە نە لە سنووری ئێرانەوە نە لە سنووری تورکیاوە هەر کاتێ بیانەوەی خوانی پیاکەن و هەر کاتێ هەر شتێکیان ویستی بێ کردویانە و هاوڵاتیانیش بەڕاستی کار و گوزەران و ژیانیان لێ تێکچووە و خەڵکی شەهید بووە و قوربانێکی زۆر گەورە دراوە بۆیە جارێش کە داوا ئەکەین کە سنوورێک بۆ ئەم پێشێلکاری و دەست دێریژانە دابدرێ و ئێمە لێرەوە جارشتر سوپاسانەکەین بۆ وەلۆسەوەکو بەیاننامەیەکە دەرمان کردووە مەلا نادر عەلی بە ناوی دەستەی دەستپێشخەری کۆنگرەی کۆنفرانسی نیشتیمانی بە ناوی ئەوە لە خزمەتان نابین بەڵام زیاتر لایەنەکان بەڕاستی حسابی بەرژەوەندی خۆیانەکەن و لەگەڵ ڕێزما و هەمویان دەریان خستووە کە بەڕاستی یا پیاوی ئێران یا پیاوی تورکیان و هیچ بەزەییشیان بە هاوڵاتیانی سیڤیل و مەدەنیدا نایەتەوە چونکە ئەوەی کە ئێمە ئەبێ ئیشی بۆ بکەین هاوڵاتیەکانی خۆمان بێ ئاسایشی هاوڵاتیان بێ حکوومەتی هاوڵاتیان بێ پەرلەمانی هاوڵاتیان بێ پێویست ناکە ئێمە لێرەوە بین بەرژەوەندی وڵاتانی تر بپارێزین پێویستە بەرژەوەندی هاوڵاتیانی میلەتی کورد بپارێزی لە کوردستانە هەمیشە ئێمە لە پرسە نەتەوەی و نیشتمانیەکان یەکڕیزی دژی داگیرکاری لە شەقامین بۆ ناڕزایی دەربڕین دیارە ئێمە بەشێک لە ئیشەکانمانەوەیە شەقام و میدیا ئاشکەینەوە چووکە بینین زۆر جا میدیا خۆی مەشغوڵ کردو بە کارێکەوە کە بەڕاستی کە سەیرەکەی نە پەیوەندی بە قوتی خەڵکەوەیە نە پەیوەندی بە بوونی سەروەری یاسا ژیانی خەڵک نە هەڵوێ سوەرگردن بەرامبەر ئەو وڵاتانەی کە خاکی باشووری کوردستان داگیرەکە نییە بۆیە ئێمە هەمیشە دەست پێشخەرەکەمان ئەوەیە کە بتوانین شەقام دەوری خۆی ببینێ کاتێکدا دەوڵەتی داگیرکەری تورکیا ئەمڕۆ دوێنە لە گارایکە ئەمڕۆ لە ئاڤاشینە لە بەیانی بزانام لەکوێیە و ئەمە کە لێرە ئەم کۆنگرێمان کردو بۆی خەڵکی چالاکانی مەدەنی مامۆستایانی ئاینی ڕۆژنامەنووسان لایەنە سیاسیەکان بێنە دەنگ کە نەهاتوون ئەمە بەشێکە بەڕاستی جێگای نیگەرانیە بێ هەڵوێستیە ئەوەی کە کەسێک یان چالاکی مەدەنی یان شەقام ناڕزایی دەربڕێ و دیفاع لە خاک و نیشتمان کە بەڕاستی ئەمە جێگای نیگەرانیە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کە زیندانی دەکرێن بە پێچەوانەوە ئەبێ لایەنی ئەمنیان بپارێزن چونکە ئەوان ئیشێکیان نەکردو پێچەوانەی یاسا بێت داکۆکی لە مافی ئەو خەڵکە ئەکەن دیفاع لە خاکەکەن ئەبواە بە پێچەوانەوە هاوکار بوونایە نەک ڕێگیری بووە ئەوش هەمومان نەزانین ئەمڕۆ چی لە عێراقا چی لە کوردستانە چی لە ناوچەکە نیزامی سەرمایەداری دەوری هەیە لە ناوچەکە چۆن لە ڕێگای سندوقی نەقدی دراوی نێودەوڵەتیەوە هەموو کەرتە خزمەت گوزارەکان ئەکا بە کردی تایبەت بۆیە لێرێشە دەسەڵاتدارانی عێراق کە ئەرکی ئەوانە لە ڕووی یاسایەوە هەبێ سنوورەکان ئەوان بپارێزن بۆیە بێدەنگن لێرە و بواە حکوومەتی هەرێمی کوردستانیش وە پەرلەمانیش ئەبواە هەڵوێستیان هەبواە بەداخەوانش بێدەنگن بۆیە لە پاڵ ئەمە ئێمە ئەبێوەکو شەقام چالاکانی مەدەنی مامۆستایانی ئاینی هەمومان دەنگ هەڵبڕین و چالاکی لەوە گەورە درکەن بۆ ئێمە لە بەرنامەمان هەیە چالاکیەکانمان چالاکی مەدەنی بەردەوامە بین و چالاکیەکەکانیشمان لە ئایندا دەست پێەکەین.